بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەسەر تێپەڕینی 34 ساڵ بەسەر ڕزگارکردنی کەرکووکی قورسی کوردستان لە ڕاپەڕینە مەزنەکەی خەڵکی کوردستان لە ساڵ 1991 گفتوگۆکەین لەبارەی دەستکەوتەکانی ڕاپەڕین و ئامانجەکان لە جامدانی ڕاپەڕین چی بوو لەو سەروبەندەدا. گفتوگوێن پرسو بابەتان ناکەین، هەندێک گفتوگۆکەین لەبارەی ڕەوشی حکومڕانیش لە ئەمڕۆدا بە میوانداری زۆر بەڕێز کاگوەسا ڕەسوڵ ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاگوەسا ڕەسوڵ سڵاو لێ بەخێراتی. سڵاو لە جەناب بەخێر بێت سەرچاو پیرۆزبایی جەژنی نۆرۆزی لێکەین. زۆر سپاس لە ئێوەش پیرۆز بێ و لە هەموو بینەرەکانتان پیرۆز بێت. زۆر سپاس. چیت هەیە بۆ یادی 34 ساڵی ڕزگارکردنی کەرکووک؟ لە یادی 34 ساڵی ڕزگارکردنی کەرکووک هەموو کوردستان و بە تایبەتی کە کەرکووک تاجی ڕاپەڕینەکان بوو، تاجی سەرکەوتنەکان بوو، سەری ڕێز بۆ شەیدە قارەمانەکانی ئەوی ڕۆژێدا نوێنم ماندوو نەبوون لەو کوڕە ئازایانەکەم ئەوی ڕۆژێکە بەڕەتلێکی پارتیزانی نزیکەی 300 پێشمەرگەیەکە بووین بە پێداخلی ناو شاری کەرکووک بووین بە چەند سەعاتێک بە ناو ڕەپیە و بە ناو شاخ و دۆڵەکانی کەلیسیەکانیانە تا داخیل بووین. ڕۆژی 19 واتە ئەمڕۆ 20وانە واتە لە دوێنێ شەوە ئێمە داخلی ناو شار بووین بە شەوەکەی دەست بە شەڕکرا لە شاری کەرکووک، شارێکی گەورە و قورس. هەندێک مەزاهیری خۆشەیە ئینسان لە یادی ناچێت لەو ڕاپەڕینەیە و هەندێک تەراژیدیای گەورەشەیە. ئەنی ئینسان بەڕاستی کە داخلی ناو کەرکووک بووین بەرەبەیان بوو. لەگەر مەلا بانگدانا بیرم لێ یەکەم RPG لە نێردرا بە وازانم حەشەیت حاجی هەڵمەد بوو لە ئەو بۆ ئەو دانرا بۆ ئەو ڕەبایە کە پشتی ڕاحیماوە تەقەی کرد و ئەوانەی تریش هەر کەسە و لە شوێنی خۆی کە شوێنەکان من بۆ دیاری کرا و پێشتر من بەهۆی ئەوی مەسئولی سرکەکان بووم لە ناو کەرکووک نەخشەیەکی ئامادەکاریمدا بووە دەست ئەو وەختە قیادە لە پردێ بۆ ڕزگارکردنی کەرکووک کاک نەوشیروان بوو، کاک کۆسرەت بوو، شەید عەبدوڵڕەزاق و شەید چۆستانی بوو هاتن. یەک جارش کاک مەسعود هات بەس ئەو دوایی مووسڵی پێش پێدرا گەڕایەوە بەرەو لای مووسڵ. من نەخشەیەکی 54 خاڵیمدا 56 خاڵ بوو دامە دەست کاک نەوشیروان و لەم شوێنانە بدرێتوانین کەرکووک کۆنتڕۆڵکەین. ئەو یەک تێبینی هەبوو من نووسی بووم لە دوو جێوە بچینە ناو کەرکووکەوە ئەو وتینا لە یەک جێوە بڕۆن بۆ هێزەکە بڵاو نەبێتەوە. ئێوە بەس دەستان لە خانوو گیر بێ ئێمە ئەتوانین هێزی زۆرتان بنینە سەر. بەفعلی ئێمە ئیشەکەی خۆمان کرد لە یەک جێوە داخیل بووین. دوایی کە ئێمە سێرمان کرد لە بەری شۆڕ جەشتەقەیە لەوێش کاک شێخ کەریم بوو، شەی سەیجەوهەر و ئەوان زۆرن من ناوی هەمویانم پێ نایە ئەوان داخیل بوون. لەو بەرە بەیانەیە ئەوەی خۆش بوو ئەوە بوو هێشتا زۆر زوو بوو ژن بە هەڵهەڵە لێدان و خەڵک هات بەرەو پیری پێشمەرگە و پێشمەرگە هاتە ناو شار و تەقە دەستی پێکرد. ماندوو بووین بەڕاستی هەمومان بەڕێ 4 ساعت و 20 دقیقە ڕێمان کرده بوو بە چەک و بە تاخم ئەوانەوە کەم نیانی ئەوە ئیتر ئەوە وروژان بوو هەستمە کرد شتێکە بینە بێتەوە. بەڵام تا سعات 11 ئەم خۆشیە لە لای هەموو خەڵکێک باش بوو. لە 11ەوە حکوومەت دەستی کردەوە بە هێرشی موزات دەبابەی ناردە دەوری ڕەحیماوە هەرچوار دەوری ڕەحیماوەی هەڵقداوە دەبابە و هجومی دژی کردەوە لە لای قەسری قازیەوە. لەو هێرش و هینانەیە ئەوەی کە دێتە بیرم یعنی من نامێ بچم بڵێم وامان کرد فلان وای کرد فلان وای کرد ئەو زۆر باس کردەوە بەس من ئەمێ باسیەوە بکەم ئەوی ڕۆژێ باران چۆن یاتا خوارەوە ئەوها گولا بەسەر ئەو هەموو خەڵکەی ئەو گەڕەکە گەورەی ڕەحیماوت قڕای قەسری قازی و فلکەی خوان ئەبارەندرا یعنی نەتەزانی لە چووە بڕۆی گولە بەرناکەوێ. ئەوە نا بە زۆری کۆپتەرەکان بە چڕی تەقەیانە کرد و هەموو فەیلەقی کەرکووکش بارگای فەیلق تەقەی لەسەر نەبوو لەو دیوی گردەکانی تەپۆڵ بوو نزیک بوو لەوێ بارگای فەیلقش بە چڕی بە هەموو ناو ئەتۆپێک ناو ئەو گەڕەکەی بردومانە کرد. ئەوەی کە زۆر لە بیرم ناچێ ماڵی حاجی ئەنوەرە ماڵی حاجی ئەنوەر 21 کەس بە ناپاڵمێک لە ماڵیانە شەهید کرا. ماڵی مام تەیفووری جەراحە هەرگیز لە بیرم ناچێ. یەکێکە لەو تراژیدیانەی کە قەت لە بیرم ناچێ ژنێکە بوو وازیزەچەی ناو بوو دوو کوڕی بە بێوەژنی بەخێو کردەوەی چیان ناوی محەممەد وێشیان ناوی برایم بوو خزمی منە ژنەکە کوڕەکەشی بۆ هۆیەوە لە شانە چەکدارەکانی بروسەک ڕێکمان خستبەوە هەر بەیانی زوو برایم شەید بوو کە شەید بوو زانیم شەید بووە. بەڵام لە دەوری سەعات یەک و ئەوانە هجومی بەرامبەرمان بۆ داهاتەوە بازیزەچێم بینی بە کەلاشکۆفێک و شەروالێکەوە
خۆی بەستە بوو لە شانی پێشمەرگەکان منیش هاتە لامەوت ێزانی کاکە بە لە شەید بەوتم بەڵێ ئەزانم بەڵام چی ئەڵێ ساعتێک کەشگشتمان شەید نابێتی بۆ ناتومە دڵم دەیتەوە بۆ هاتومە تۆڵی بکەمەوە دەستی بە شەڕ کرد لەگەڵ خەڵکە لەیلەم بینی خوشکەزای کاک وڵای مهندسی کۆنی فەرماندەی کەرتی 21 کەرکووک بوو لەیلا شریتی بیکەسی بۆ پێشمەرگەکانەوە لەبان دەستی گرتبوو پێشمەرگەکە ئاختەقەی بیکەسی دەنجی زۆر ناخۆشە زار قەوانەکەشی بەڕوودا دێتەوە ئەم کچە سەڵی لەوە نەیە کردەوە لە ناو شەڕەکە لەگەڵمانە بوو ئەم تراژیدیایی شەیدبوونی حاجی هەڵمەتە ژێچێکە لە تراژیدیا زۆر قورسەکان حاجی هەڵمەت هەم ڕەفیقم بوو هەم دۆستایەتێکی قەدیممان هەبوو پێکەوە و هەمیش ئەو ڕۆژە فەرماندەیەکی یەکجار ئازا و گورج و گۆڵ و ئەوە بوو چێک بوو لەو فەرماندانە و هەمیش پێکەوە بووین لە یەکدا بڕین یان یەک دوو سعاتێک منیان گوتیان لە سەربانەکەی ماڵ عەقید سەلاحەوە چاودێری ڕێگاکەی ئەستەی سەرەکەی شەید عەلی ئەسکەری بکەی لەبەرەوە لەوێ هێزە پەڕێتەوە ئەو چاوەڕێدەم ساهێن چاودێری دەم خاسەیە بکەی حاجی خۆشی وتی من سەماعەیەکی لە مل بووکە پێکەوە بووی وتی منەچم بۆ مسەماعەیە بانجیەوە دەبابێ ئەو بەرەکەم بشکم ڕاکات شەڕمان لەگەڵ ناکە هیچمان پێ نەما بوو تا گولەیار بجوشتیوە من چوومە سەربانەکە نانێکم خواردووە تۆزێکەوە ڕاکشام تە کوڕێکە بۆ ڕەمەزانی ناوبوو لە خوارەوە هاواری کردوە ساوەڕە حاجی شەید بوو ئەوەش لە تراژدیایکی زۆر گەورە بوو بەلامەوە لە دواییشە لەگەر کاگۆسا سابیر لای فلکەی ئەخوان یەکمان گرتەوە توانیمان جارێکی کەش هێرشی دوژمن بشێنینەوە کاگۆسا مەسەلەن ئەو ڕەفیقانەی خۆشت کە شەهید بوون بە چ ئامانجێکەوە ڕاپەڕینیان کرد خۆی ڕاپەڕین دەرهاویشتەی دووسێشت بوو یەکەمیان دەرهاویشتەی هەموو زوڵم و زۆرە بوو کە حکوومەتی بەعز لە میلەتی کوردی دەکرد دووهەمیان دەرهاویشتەی خەباتی ڕزگاری نیشتیمانی بوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئاڵا هەڵگرەکەی بوو کە لە ئەوڵەوە چەکی هەڵگرت خەباتی ڕزگاری نیشتیمانی کردە دروشمی خۆی ئامانجی بووە بوو بکرێ هەر لەبەر ئەو مەبەستەش بوو یەکێتی مهندسی ڕاپەڕینە هەر لەبەر ئەو مەبەستەش بوو یەکێتی هەزاران شانەی چەکداری لەناوە دروست کرد بە ڕێخستەکانی سرکە نهێنیەوە بە سرکەکانەوە بە فرەزەکانی سرکەوە بە شانە چەکدارەکانی بروستکەوە بۆیە ئەو ئامانجە گەورە بوو ئامانجێک بوو کە ئێمە بەعز نەیەڵین خۆتە ئەوانەی کە زوڵم زۆری بەعسیان نەبینیوە ڕەنگە تەمەنی جەنابشت هەر گەنج بێت لەو بابەتەوە ئەوانەی کە نەیان بینیوە بەڕاستی حەقە بیخوێننەوە حەقە فریمەکانیان لێدەنەوە مەسەلەن لە شاری کەرکووک کەس بە تەمای ئەوە نەبووە دوو ڕۆژ بژێ کەس کوردێک تەعین نەکراوە مەگەر بەعسێکی زۆر تۆق بوو بێ مخابرات بوو بێ نازام چی بوو بێ هەمووی کە تەخەڕوجێکە دەبووە دەرکرێ بۆ شارێکی تر ماڵەکەی مەسەرەن ئێمە قانونێکمان هەبوو بۆمان نەبوو گەچکاری کەینەوە ینی ئاهینی کەینەوە جارێککە تەعمیری بکەینەوە کەس نێتوانی ئەمە بکە هەرچی زوڵم هەیە لە شاری کەرکووک لە کوردکراوە حتمما سلێمانی ئەوانش بەرکەوتون هەموو شوێنێ بەڵام کەرکووک بە مەبەستی تعریب عەرەبێکی زۆر هاتە ناوی ئەوانە بۆیە ئەم ئامانجە لە لای یەکێتی بۆیە ئەم زوڵمە بشتێنێ ئەم تەوقی زوڵمەی نەشکاند باە کورد هەموویان فالەکرا لە مجەمەعەکانیش نامە من زۆر گەنج بووم بەڵام هەموو عەقڵ و هۆشم لای ئەوە بوو کە چۆن ئێمە بتوانین ئەم کوردستانە ڕزگار بکەین ئەمە شیعاری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خۆ تێمێشکمەوە ئەمە ئەفکارەکانی مام جەلال بۆ خۆ تێمێشتی منەوە کە ئەگەر ئێمە نیشتیمانی ڕزگاری نیشتیمانی بەدەست بێنین هەموو شتێکمان بۆ بەدەست دێ ڕاستە تو تا داگیرکرا و بیچۆن نتوانی شتێکە بەدەست بێنی بۆیە ئامانجی ڕاپەڕین زۆر گەورە بوو حەقتیەک هیچ کەسێک ڕێگە بدرێ لەو مێژوو بچوو کەم کاتەوە بەڵام کە دێتە سەر ئەوەی لە دوای ئەوە ڕێڕەوەکە و گۆڕێ ئەمە شتێکی ترە خۆت وتێت دڵی ئامانجەکە ڕزگاری نیشتیمانی بوو کە نیشتیمانیش ڕزگار بوو شتەکانی دیکە بەدەستێ با بزانین ئێستا ئەم قۆناغی دیکەی ئامانجەکە ینی ئەو شتانی تر کە ئاڵەی بەدەست دێ ئەو شتانی تر بەدەست هاتووە بەشێک شت بەدەست هاتووە با نەڵێن ینی هەمووی سەفەر نییە کاکە مەسەرەن هێزی پێشمەرگەی کوردستانی سەبەرەوە ئەکادیمیە چێ بەرەو یەکگرتنەوە چێ ئەمە بخۆی دەستکەوتە بۆ میلەتەکەمان ئەی شەڕی داعش چێ کردی ئەم هێزی پێشمەرگەی نەکرد ئێوانە بۆ ئەم کوردستانە ئەمە یانیسان با واقعی بێت یانی ئەمە یەکێکە لەوەی کە ئەگەر هێزی پێشمەرگەی کوردستان لە دوای ڕاپەڕین بەو شکڵە زۆرە ڕێگە مەسە من لە مەحورێک بوو مەجارەوە 20,000 پێشمەرگەم لاوە ئێمە خۆ لە شاخ ئێمە 600,000 پێشمەرگەمانە بکەوە هەتا ئەمە دەستکەوتی دوای ڕاپەڕینە دەستکەوتێکی تر دروستکردنی حکوومەتێکی کوردیە حکوومەتەکە خراپە یا باشە کارکتەرەکانە خراپەکان خۆ موەسسەکە نییە موەسسەکە موەسسەیەکی تەنفیزیە پەرلەمانی خۆتەیە یا سوڵتەی دادوەری خۆتەیە
لە ڕاستیە لادەرەکان کارکتەرەکانن لادەرەکان ئەو ئامانجەنیەکەیشی بۆ کراوە. واتە ئەزمونونەکە جوانە خۆی بەڵام ئەوانەی تێیدا دەسەڵاتدارن هەڵەوکەم و کوڕ بەتاکی تو مەسەران حەسارە خەیتە سەر سلێمانی لە ڕووی اقتصادیەوە چییە ئەو کارکتەرەیکە خۆ من نیم خۆ میلەت نییە میلەت حەزەکە خۆشگوزاران بێ وایە یاننا مەعاش دواکەوێت لە بەرەوەی لستەکە خراپە نێریە لە بەرەوەی مەسەلەن حاو حەقەی دەکەوێتە سەرشانت لە بەرامبەر عێراقا جێبەجێ ناکەی لەگەر عێراقا کردوتە ئەم مشتوم بڕە گەورەیە یا خەتای عێراقا یا خەتای تێی سامیە ئێخۆ موچێ تۆ موچە بدە خەڵک چی دێتەوێ ژیانی خەڵک ئاوە خۆشکە بۆ خۆتە زانی ئێمە لە چەند ساڵی دەو فترەی کە عێراق قێشتا مابوو حکومڕان بووین لێرە ئازام و کاتێک کاکۆسە سەرۆکی حکوومەت دوایش کاک بەرهەم بۆ سەرۆکی حکوومەت بەو ئیدارەکەمەی منتیقی خۆمانەوە ژیان زۆر باشتر و سادەتر و خۆشتر وەرێکا کە هیچ جمعانێکە بوو خەڵکەمی لە سەیران نەبێ ئەنی کەواتە خەڵک کە دڵی خۆش بێ خەڵکە ژیانێکی هەبێ پارێکی کەممان وەرەگرن ماشێکی کەممان وەرەگرت ئەو کاتە منەر پێشمەرگە بوومە ماچ پێشمەرگانە وەرەگرت بەڵام کە دەچویت ئەو قڵە پارێشت هەبوو حەستەکە ئێوانە لەگە مناڵەکان تا بچی لە جێگایەک لەسەر چنار لە شوێنێک دانیشی دڵمێکی پێ بخۆی خواردنێکی پێ بخۆی واتە دڵخۆشی میلەت بەندە بە ژیان و جیرفانیەوە بەند جیرفان و مەعیدە برسی بێ و جیرفان شت بەتاڵ بێ ئێوەڵا کەسێت ڕازی نابێ باشە کاک بەسا پێ دوایانی پەیوەندی بەوە هەیە ئێستا ئەو کاتە موچەکەش کەم بوو بەڵام لەبەرەوەی دەزانرا هەر ئەوەندە هەیە بۆیە خەڵک ینی ئەوەی وەریەگر بە قەناعەتەوە سەرفێ کرد بەزێستە لەبەرەوەی خەڵک ڕەنگە پیوا بێ هەیە بەس لای خەڵکێکە کە نایدا بە هەمووی وڵا پێیوابەکەی لادا هەیە ئێستا ئیمکانیاتی مادی زۆر لەم هەرێمی کوردستانە نەوتانە فرۆشت من خەڵکەم نەدیوەنەوە بفرۆشی قەرزار بێ لە باتەوەی پارە پاشەکەوت بکە دە پارەی دەبێت پاشەکەوتە بێ کەچی ئەمە قەرزار دەرچوین ئەڵێن ئەمەیە لە کورداڵێن مایە قازان سەرمایی خوارد نازانام شتێکی وایە بەڕاستی پارە هەیە ئیمکانیاتیش هەیە و هەمومانش خەڵکش دەیبینێ و تیجارەتیش هەیە و لە حدودەکانیش هەیە و لە هینی داخلی کوورەوەیسا ماڵ نییە بڕە پارەکەی خۆنێدا بە حکوومەت ئەوەی ئەو کەمەشی وەرێگرێت چاچ لە ڕێی تەلەفۆنەکەیەوە بێت چ ڕێی ئاو کارەباوە بێ هەر هیچ نەبێ دێڵێ پیسەکە بۆ فرێدەم تۆزێ پارەم بەری بۆیە ئەوە هەیە ئەگەر بڵێ نەبێ پارەکە بەڵام دا چۆنەڵێ زۆری لە بەرهەمێنان و ناڕێژی لە دابشکردنی ئێستا ئاوای لاتوە مارکس قسێ جوانی هەیە ئەڵێ هەر کاتێک کۆمەلگایەک بەرەمهێن بوو بە کۆمەڵ بەرهەمەکەی هێنا و بە عەدالەت و بە یەکسانیش دابەشی نەکرد ئەو کۆمەلگایە یەکسەر بەرەو گەندەڵیەچێ ئەوە وای لە هاتووە ئێستا ئێمە گەندەڵێکە لەبەر دانەبەشکردن نەعەدالەتیەکە یان یەکسانی نییە لەسەر خەڵک ئێمە مەسەن لە حیزبەکەی ئێمە لە یەکێتیە هەڵگری بەرنامەی عەدالەتی کۆمەڵایەتی وانە ئەمە یەکێکە لە دروست مەسەرەکیەکانمان سۆسیال دیموکرات وایە ئەی باشە ئەم عەدالەتی کۆمەڵایەتیمان پێ جێبەجێ نەکراوە ئەی چی بکەین شاخێکش لە بەرامبەرمانە فۆزاتشمان لەگەڵ ناکە بۆ ئەم مۆزوعە شاخەکە پارتی مەبەستن تەبان ئەوان خۆ ئەو هەن نایەنە ڕێگا لەگەڵ ئێمە جینە بۆ دوو هەردوو لەمانەگەر چێ دەسمانی کردووە هەردوو لامان بە باشی حکومڕانیەکی باش بکەین ئێمە هەردوو لامانەوە نیوە خەریکین جارێکش حکومەت دروستەکەینەوە هەردوو لامان نین خەریکی بەیەکەوەم کوردستانە بینەڕێەوە خەریکە بڵێن بەیەکەوە ژەی خۆین ئێ باشە مەسەلەن سایەکێتی بەرنمەکەی وایە ئەفکاری وایە کە شەفافێت هەبێ کە هەندێک باشتر خزمەت گوزاری تەقدیمی خەڵک بکرێ ئێتۆ بۆ نایەلی کاکە ئەی لە خۆتە پرسم سلێمانی خنکاوە یان نەخنکاوە دەی با خەڵک جوابێ پرسیارە بداتەوە ئێخۆ ئەوە بەدەست کاقوبات نییە خەڵک وازانێت کاقوباتە کاقوبات چی بەدەسە یەکێتی ڕۆڵێکی نییە لەوەدا نه لە حکوومەتی پێشووە یەکێتی هیچ ڕۆڵێکی نەبووە لە بردنە پێشەوەی خزمەت گوزاری و سەرفکردنی پارەیە پارەکان زۆنی خۆی بەدەستەوە زۆنی خۆشی ئەوەی کە هەیە ئەوەی کە هەیە نازانم ئەمساڵ هەندێشت کراوە بەهۆی کامیری ناو شار و ئەوانەوە پارەی مرور بۆ نمونێکە لە پارە زۆرەکانە نەچێتەوە بۆ هەولێر پێشتر هەمووی بەبارە چووە بۆ هەولێرە بۆ قەرار لە سەرفکردنی بدا ڕەنگە کاقوبات ڕووی نەیە ئەم قسانە لە تەلەڤیزۆنە باز بکە یا نەیەوێ وەزەکان تێکچێکینە کاقوبات گەنجێکی سەرکەوتووە گەنجە عەقڵی تیژە و حەزیشی لە ئیشە و حەزشی لێ ئێستا هەموو ئەم شارە دەست بە سینگەوە برێ بڵن کاقوبات خزمەت گوزاری زۆر کرد بەڵام کە چۆنەوە دەست کرد و کە پارەت لا نەبوو چیەکەی ئەستی مۆزوعەکە لێرەیە کاکە بۆ نمونە ئێمە زۆر گرفتمان هەیە
زۆر گرفتی گەورەگەمانە من ناوهێزی پێشمەرگەی کوردستانم گرفتی پلە بەرزکردنەوەمان هەیە گرفتی ئەو دەڵێ ژماری من پڕکەرەوە ئەو دەڵێ نازانم دەوتن پڕکەرەوە گرفتی بەرزکردنەوە بەس لە هێزەکانیەوە هەیە زۆرتر لە هێزەکانی هەفتا هەیە باڵێ پێ دوایە بە عەمدیان باڵێ بە عەمدی دروست دەکرێت لەناو وەزارەتی پێشمەرگە کەسانێکن بە عەمدی کتابەکانی ئێمە بەرز ناکەنەوە بەڵام بیانی و لێگرن ئەها ئەمەینە وەزیری پێشمەرگە کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بەڵێ وەزیری پێشمەرگە کادریش یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام ئاگای لەوە نییە لە سەرۆکایەتی ئەرکان و لە ئیدارەی وەزارەتەکە چیەکرێ ئاگای لە ئیداری وەزارەتەکەی خۆی بەڵێ ئاگای لێ نییە بە بەڵگە لە لامانە پێکەن ئاگای لێ نییە من نازانم من هەر ئەم ڕۆژانە بەڵگەیەکم بینی بەڵگەی ڕسمی بە ئیمزای کاکشۆڕش من کاکشۆڕشم خۆشەوە ڕەفیقمە بەس بەڵگەیەکم بینی ئەڵێ فرقەی یەک لە 150 زوقەی بۆ سەرکەن فەرقەی دوو کە یەکێتیە لە 133 ئەوە بەڵگەکە ناڵێکە ئەو ناڵێکە یەکێتێ منەڵێم هیچ هۆکارێک نییە نەخێرم دو فەرقێ بەڵگەکە پێم وایە لای ڕێبواری قایت فەرقەی دوو هەیە دەتوان بیبین هەت کای وڵازم تەلەفۆنەکەی منیشە هەیە کاکە خۆ ئەمە ینی ئەمە جۆز بە ژمارە حسابی دیارە مەسەرەن هەندێک مەشاکیل هەیە ئەرقەلەیە بە نەتیجە وەزەکان تێکەچێ بە نەتیجە نازانی چی بکەی بە نەتیجە دەبێت قەراری قورس بدەیت قەراری قورسش ئێمە نامانێ جارێکە کوردستان بێتە دەپارچەوە ئێمە هەموو التزاماتەکەمان ئەوە بووە کە لەم کوردستانەیە لەم هەرێمە ئەم هەرێمە تێک نەچێت لێمان ئەم هەرێمە چەتری هەموو کووردە ئەو کوردەی لە هەولێریشە و کوردەی لە دهۆکشە و کوردەی لە سلێمانی و کەرکووکشە بەلای ئێمە و کووردە و پێویستی بەم چەترە هەیە لەسەر سەری بێ زۆر جارێش خەڵکەوە دەڵێ یەکێتی کە ببورن کە یەکێتی دەزانێت غەدری لێ دەکرێت یا خودەم غەدرانە هەیە بۆ قبوڵی دەکات ئەوە قبوڵم نەکرد دوو ڕێگات لە بەردەمە یەکیان هەردوو هەرێمیە یەکیان شەڕی ناوخۆیە هەردووچی تاڵە هەردووچیمان تەجروبە کردووە وایە نەجارێککە کەس تەمەنایەوە کە شەڕی ناوخۆ دروست بێتەوە نەجارێکیکەش کەس تەمەنایەوە کە دوو ئیدارەی دروست بێتەوە هەردووشی نەمیلت پێی خۆشە نەتو پێت خۆشە کەواتە ئەمە ئەی ڕێگای سێم چییە؟ ڕێگای سێم ڕێکەوتنە لەگەڵ ئەمانەیە وایە باشە ئەمیش هاتووە چۆنەڵێ خەنجەرەکەی بە کەیف خۆی داگرتووە یعنی من لە تۆ پرسم من ئەگە شەریکی ڕاستەقینەم لەم حکوومەتەیە خۆ ئەبێ قەرار و دەنجی ڕاستەقینەش بم ئەبێ لە بڕیارە ڕاستەقینە بم ئەیە بۆ لە زۆنی هەولێرە ئەو هەموو قەرارادەی لە جادەوبان و 150 و 200 و ئێدەوەرە لێرەژە و قەرارانە بدە ئەگەر ناو ئەگەر خەتای کاقوباتە فەرم و ئێوە جواب دەنەوە لە هەولێرە بڵێن وڵای ئەمە دامان دەست کاقوبات ئەو نایکە تۆ جادێکت کردووە لە کەلار تا ئێستا جواب بزانم لەو بینەی پێشووە پرسییم ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕێ لە پارەکەی دابین کردووە کەواتە حکوومەت دابینی نەکرد بینی دوکان و ڕانی ئەوە هەر بە خۆتان نەزانن چۆن نییە بۆیە بەیوایەوەی کە ئەم کابینە تازایی کە پێک دێ ئەم خەمانە دووبارە نەبێتەوە تیا لەم کابینێ تازایی کە پێک دەوەی کاک باڤڵ ئەڵێ ئێمە ئەو جۆرە حکومڕانیە دەگۆڕنیاتچیەکەین ئەمە یەکێک بۆ لە مۆزوعەکان بۆ نمونە تا ئێستا ئەو وەفتانەی کە دانیشتون لەگەڵ پارتیوازم مەگە لە دوێنێەوە باز لە سەر پۆست و شت کرابێژینە ئەوەی کە من زانیوە پێشتر تەنها باز لە شەراکەتی ڕاستەقینە و باز لە وەرەقەی عملی حکوومەت و باز لەوە کراوە کە کارنامەی حکوومەت چۆن بێ و چی بێ و بتوانێت خەڵک هەموو کوردستان خزمەت بکە بۆیە ئەوە فعلەنەوە دروشمەکەی کاک باڤڵە هەندێک کەس وازانەی کاکە ئەگوتو دێڕوخێنم کاکە نەیگوتووە ئەوانە لە بنەوەڵە تەژێنم دەریەکەم ئەڵێ ئەی گۆڕم ئەمەیە گۆڕانکاری کە بینە سەر ئەوەی لە حکوومەتی نوێیە بیر لەوە بکەینەوە کارنامەیەکی شەریکایەتی ڕاستەقینە و کارنامەیەک بێ خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان کە لە هەموو شارێ وەک یەک لێرە وەک یەک لەوێ وەک یەک جا ئەمە یەکێکە لەو هەنگاوانەی پێم وایە لیژنەکان ئەوەی کە من لە کۆبوونەوەی سەرکردایەتی جۆم لێ بۆ ئەو لیژانانە ئەو وەفتەی کە لە هەگەر حکوومەت بۆ حکوومەت دانیشتونە باسییان کردووە لەمە زۆر گەشتبین بوون کە گوایە 16 وەرەقەیە نازام شتێکی وایە ئیشیان لەسەر کردووە و هەمووی لەگەڵ پارتی گەیوەتان ڕێکەوتن زۆر باشە باست لە بەوشەیەک باس لە یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان کرد بە شۆ گەشتووە ئەم خۆناغا هەتا ئێستا باش ڕۆیشتووە ئەم پرۆژێ ئەمریکا سەرپەرشتیەکە بەدەست کەسمان نییە ئەو حەزی لێ وابێ ئەو ئیمکاناتێک شەخاتە بەردەست پێشمەرگە لە وەزارەتی پێشمەرگە دوو چوار فرقە بە تەواوی دروست کراوە ئێستا فەرقەی 5 و 6 لە بەردەسایە و خەریکە
جێبەجێ کرێت دوایی دەبێتتر فڕقی 7 و 8 و 9 و 10 جێبەجێ بکرێت لە فترەیە هەندێک گرفت لەوێش هەیە بە تاکید ئەو گرفتانەش ڕەنگە هەندێک پێشمەرگە مەسەر لای ئێمە ڕەنگە سوێلی وا زیاد بێ لەم 6 فەرقەیە بێت تەکبیرێکی تر بکرێت ینی بەنەوەیچکە چارەسەر بکرێت ئەمانە ڕەنگە هەندێک گرفت بێت و هەندێکە گرفت لەسەر پۆستەکان نییە چێ قایت فەرقەیە و چێ ئامرلی وایە و چێ ئەوەیە لەسەر عەرز و موقعش نییە بەڵام هەر خۆی پرۆسەی دروستکردنی فەرقەی ئەسکەری گرانە ڕوە بەدەستۆ نییە ینی هینی زۆرەوێ با بڵین وردکاری زۆرەوێ خەریکن بەڵام پرۆسەکە بە گشتی هەتا ئێستا باش ڕوویوە باشە وتت ئەمریکیەکان ئەم زەختان لێ دەکەن هەم سەرپەرشتی و پرۆسێ چاودێری ڕاستەو خۆیەکەن بە بڕواییەوە بۆ ینی مقڕن لەسەرەوەی کابەیەک بگرنەوە لەبەر دووسێ هۆکار ئەوان حەزیان لە هێزێک نییە بە ناوی حیزب بێ تا بەنەم هێزانە ڕاستە سەر بە وەزارەتن هەفتاوەشتاش ئەنیەوە نەبێ بڵی میلی خەڵکەڵی میلیشیایە و هێزی حیزبەشتی وانە ماشەکەی لە وزارەت پێشمەرگەیە هەر لە بەغداوەش دێ بەڵام بە ئەم هەفتاوەشتایە بە ناوبانجی وا دەرکردووەکەی هەردوو حیزبەکەیە ئەوان دەیانەوێت سەبقێکی قانونی پێ بدەن ئەویش ئەوەیە کە هەمووی سەر بە وەزارەتی پێشمەرگە بێت تەوجیهات لە وەزارەتی پێشمەرگە وەربگرێ و لە هەمان کاتیشە شتێک نەمێنێ بە ناوی ئەمانە ڕەنگە قیادە دروستکان لە مانتیقەکانە قیادەی 1 و قیادەی 2 یا ئەو لەو بابەتە ئەو قیادانەش سەر بە وەزارەت بێ بۆ ئەوان پێیان وایە تەعامل لەگەر وەزارەتی پێشمەرگەکەن نەک لەگە هەفتاوەشتە وەکو چەک و کەرەستە و ئەم بابەتانەش بۆیان دابینەکەن یانەر بەو چەک و بنا ئەوەی وردە ئەو لیوایانی کە چۆتە سەر وەزارەت زۆرترین دیواکانمان چۆتە سەر وەزارەت تا ئێستا بەڵێەوە بە پێی بەرنامەی ئەو ئیمکانیاتی لەبەردەست خۆیان ئەمریکیەکان کە تەرخان کراوە هەمەریانە دەنێ و چەکیانە دەنێ و لە پێزی پشتیوانەکان تۆپیانە دەنێ شتی باش هاتووە بەڕاستی لەوانەی کە یەکیان گرتووەتەوە هەست بە جیاوازی ناکرێت نه ئەوەی باسم کرد بە لە هەندێک جار ئەوە لەو 350 لەو 50 ئەوەندە زۆرەکرێ بەرەوەڵە ئەوە ناو لیواکە ناکرێ بەڵام لەسەر ئاسی فرقەکان ئەوەم بینی خۆم ئەمی کە باسم کرد بینیم لە فرقەیەکی یەک گرتووە بەڵێ نا لە دوو بینی دوو فرقەیە ئەم جیاوازەکرا بەڵێ ڕەنگە هەندێک شت هەیە هەندێک شت هەیە کە تۆ ئیدارە ئۆرکان موهیمە لە وەزارەت ئیدارە ئۆرکان موهیمە هەرچوو بەدەست و برادرانەوەیە ئەمین عام بەدەزێمەوەیە ئەو دەسەڵاتە قورسیان لای نەهێشتووە پێشتر دەبوو بە پێی پێڕە و دەسەڵاتی زۆر بووە بەس نەیانهێشتووە لەلایەن نەهێشتووە بۆیە ئەو ئیشانە ئەکە ئەکرێت جار وایە وەزیر بەس تەوقیعەکەی لەسەرە ئەگای لە شتەکانی تر نییە دوای ماوەیەکە هەر وەزیرەکەی ئێمە دەوامیشی ناکرد ئەلێوێشە زۆر قەدرمان لێکرا ئەلێوەیە خەڵکێکی زۆر ئەوان سوورن لەسەر ئەوەی دەبێت لە ئێمە زیاتر حسایان هەبێ بۆ داخلبوونی هەیە ئەرکان بۆ داخلبوونی دەولاتی دەرەوە ئەم شتانیان هەمووی هەیە بۆی ئەمریکیەکان دەیانێت بە پەلە و بە زووی ئەو وەحداتانە بچنە سەر وەزارەتی پێشمەرگە بۆی ئەو کاتە واز لە هەفتاوەشتا بێنرێ لە ڕێگای وەحدەکانەوە تەعامل لەگەر پێشمەرگە بکرێت ڕەنگە ئەمەش دەستکەوتێکی باش بێ بۆ پێشمەرگە خۆی بۆ خودی پێشمەرگە بۆ ژیان و گوزارانی پێشمەرگەش باشترە بێ بەتەکید ئەوەی ئەمریکیەکان مانگانەیەک دامی پێشمەرگاکەنەوەی کە لەسەر وەزارەتی پێشمەرگەیە بازام جاریان بڕی 310,000 بۆ هەموو مانجێ پێشتر تا 500 شەڕۆی بەس وردەکە زیادە بەهێزەکە عادەتەن پارێکەش کەمەکاتەوە ئەوان بە پێ ئەو پارەی کە ئەو ڕقەمەی هەیەە بە پێ ئەودا بەشێکان لەسەر پێشمەرگەیە یعنی ئەو دامیێکی باشەوە پێشمەرگە باشە بۆ دامەزراندنی پێشمەرگەی نوێ هەر ڕاستەوخۆ سەر بۆ فیرقانە دەبندیان خۆی دامەزراندن ئێستا ڕاگیرە کە ڕاگیرە لە داهاتووە دوو ڕێگا ئەبێت بە تەسەورەکەم هەر یەک ڕێگایان دروست بێ لە دوو ڕێگا نابێ ئەویش ڕێگای تەجدیدە بۆی ئەماکە با بڵێن ئەمریکیەکان ئەوواکان ئیتر ئەو کاتە تۆ لە ڕێی تەجدیدەوە تەجدیدمان هەیە ئێستا ئێمە هەمانە لە سلێمانی هەمانە لە چەمچەماڵ هەمانە ئەم تەجدیدانە خەڵک تەتەواع پێ بکەن ئەمە ڕێگای شەرعیەتەکەی عەسکەرە ڕێگایەکی ترش هەیە عێراق ئێستای کە بە ئۆنلاینە خەڵک هەر کەسەوە ئەتوانێت بۆ خۆی فۆرمەکەی پڕکاتەوە بەڵام ئەم هینە ئێستا ڕاگیراوە ئەم با بڵێن تەعیناتە بۆچی ڕاگیراوە لە بەروی عێراق نایەوێت دەستکاری لیستی موچەکەی بکرێت تەنانە دەگەرێکی وازش بێنێ نازانی موچەکەی بگەڕێنیتەوە بۆ بەغدا یانیەوەی تیان نەماوە ئێستا لە بریدانانی دانان وڵاتانیش نەماوە پلە بەرزکردنەوەشیان ڕاگرتووە ئێستا عێراق وای لێ کردو ئەمەیان عێراق ئەڵێ من بەم لەسە سابتە پارانێرم کەواتە کە سابت بوو تۆ چیەکەی ناتوانێت گۆڕانکاریەک بکەیت باشە کاک بەسەر ڕەسوڵ
بەگشتی هێزی پێشمەرگی کوردستان هێزێکی چۆنێ ئێستا تۆکمەیە ینی تۆ خۆت لە نێو هێزی پێشمەرگی کوردستان بەڵێ ئەگەر ئێمە بۆ بارگراوندی پێشمەرگە بگەڕێینەوە پێشمەرگە لە شەڕی داعشە دروست بووەوە پێشتر زۆر شەپڕژەوە بوو بەڵام شەڕ هەموو جارێ شەڕ هێز دروستەکە لە شەڕی داعشش کە تەواو بووین 3-4 ساڵ پێشمەرگە وەلاندرا هیچی بۆ نەکرا پێشمەرگە وەک باخوایە گە بژاری نەکەی باخەکە ئەگرێ کەلچی نامێنێ هیچ نەکرا نەتەدریب کرا نەچەک و نەشتی و ئەوانە بەڵام لەم فترەی ئەم 2 ساڵی ڕابردووە بە شێوەیەکی منەظەمتر هێزەکانی هەفتا و من ئاگالەیە تاوان وەزارەتیژەوە ئەوانەی لە وەزارەتن خراپ نین ئەوانە لە ڕووی چەک و چۆڵ و ئەوانەوە چەکیان باشە تادیان باشە و حتا جێگای مقڕات و شتیان باشە و تا لە ڕەبیە سەنگەریان بۆکەن باشە ئەوانەی هەفتا زۆر چۆتە پێشەوە ئێستا زۆر لە جاران باشترە هەمووی مەشقی کردووە هەمووی تایبەتە هەمووی لە چەشی پێەیە بەڵام بەقەت ئەو هەمەر و ئەو وەزانیت هێزەکانی وەزارەتی پێشمەرگە هەمەڕشتی پێ نییە بە تاکید بەڵام باشتر ڕێکخراوە دەتوانم بەڵێ ئێستا هێزی پێشمەرگەی کوردستان لە هەموو کاتێک لە دوای ڕاپەڕینەوە لە هەموو کاتێک ئێستا لە پێشترە باشتریش باڵە چەک و تەدریب و لیاقە و جلی سەربازی و پۆستاڵ و ئەمانەی هەمووی کردووە ئێستا ڕاهێنانیان پێکرێ و فەرماندەکانیان ئێستا زۆربەی زۆری لە 90 ئەکادیمیە ینی هەموو ئەوانەی کە بڵێن مەسوولی یەکەمی وەحدە باڵاکانن ئەبێ ڕوکنیانەیە ماجستەریانەیە لە ئەسکەریە ئەوانەی تریش هەمووی خەریجی کۆلێژەکانی قەڵاچۆڵان و زاخۆنە کەواتە ئێستا پێشتر ڕەنگە بە عەقلی من پێشمەرگە پەروەردەکرا بووە عەقڵێکی حیزبیانە یا پێشمەرگانە بووە یا کوردانە بووە ئێستا بە عەقڵێکی ئەسکەری و ناڵێم سەرف ئەسکەری چکە قەت ناتوانانی لەگەی کووردا سەرف ئەسکەری بدوای فیرارەکەوێت لەو شاخە ڕێگە چێتەوە جەبێک لێگرێتەوە ئەو لەگەر قانونانین زۆر بەڵام لەگەڵ ئەوەشا بەم تەریقە تازەیە زۆر بە باشی هاتووە خراپ نییە باشە کەواتە ئەکرێ بڵین ئەوەی کە ڕۆژ لە ڕۆژان خەونتان پێوابینی کورد هێزێکی خۆی هەبێ هێزێکی باشی تۆکمەی منەظەمی هەبێ ئەوەی کە ئێستا هەیە ئەوە لە جێ و خەونی ئەوەیە من ناڵێم خەونەکە بە تەواوی هاتۆتە دی بەڵام ئەڵێم باشە بە لە سەری ساڵەوە هەتا سەری ساڵ ئەبێ هیچ هێزێک بە ناوی هەفتا نەمێنێ تا سەری ئەم ساڵە بەڵێ ئەم سەر ساڵی وادێ تا 2026 ئەبێت تەواو هەمووی تێکەڵ کرابێتەوە دوو قیادە دروستەکرێ قیادەی یەک و قیادەی دوو دەڤەری یەک دەڤەری دوو ناوێکی بۆ بابەتەیە هەر دەڤەرێک چەند فرقەیەکی هەیە لەناو فرقەکان چەند لیوایەکەیە لێ شەو دێتە فەوج لێ شەو دێتە سری و فەسیرکەواتە تو هاتووی هەیکەلە تەنزیمەکەت هەیکەلێکی زۆر باشە ئیشکردنش لەسەرەمەوە باسم کرد هێز و باخ وەگوێک وایە بێ دایم دەستیای بێ ئەبێ دایم خەریکی بی بەپێی ئەو جەدوەلەری ساڵانە دانرێ بۆ تەدریب و بۆ ئیدامەکردنی چایەرە و چەک و ئەوانە ئەوە ئەبێت ئەو کارکتەرانە ئیشەکانیان بکەن باشە کاگۆ سارەسۆلیانی بۆ نمونە هێزی هەفتا تێکەڵ دەکرێنەوە ینی بۆ نمونە بەداخەوەکەوە پێشمەرگەیەکی پارتی پێشمەرگەیەکی یەکێتی پێکەوە دەبێت ئەم جارە ئەوەی یەکێتی پارتی نامێنێ ئەم جارە دوو ڕێگایان گرۆتە بەر ڕێگای چەند بەپێ ئەرز فرقەکە دروستەکرێ فرقە خۆی هەر بێ بەپێ ئەرزی جوغرافیا دروستکرێ بۆ نمونە فرقەیەک لە کەلار دروستەکرێ ئەو فرقەیە مقڕەکەی لە کەلارە بێ فرقەی شەشە چی هێزێک لەو منتیقەیە بڵێن لیوای سێ خانەقینی لێ مشتەرەکە پارتی و یەکێتیە لیوای پێنجی شارە زوری لێ مشتەرەکە پارتی و یەکێتیە لیوای شەش دەستوری ڕانەیە بە زوازی بێن لێ ئەوان شەست نەسترێن کەواتە ئەوەنج مشتەرەکەن ئەمە ئەم فەرقەیە ئەرزەکەی وا هەڵەگرێ لە بادینان ئێمەش ئەوانش فەرقەیەکە هەیە ئێمە چوار نیوەلی وامان لەوێ بۆ نمونە ئەویش ئەینەشتە لیوای بەچن ئەکەواتە ئەم فەرقانە وای لێ دێ لە هەندێک ئەرزیشەیە بۆ نمونە فەرقەی دوو لە سنووری کەرکووک یەک لیوای مشتەرە کەوتۆتە ئەوێ بەس ئەو لیوایەتیایە ئەوانەی کە پێشتر لیوای یەکێتی بوونە لە فەرقەی چوار پێم وا بێ فەرقەی چوار لیوای مشتەرەکی هەرتیانە بێ ئەنی لای ئەوانش ئەمە هەیە لێرەش ئەمە هەیە ینی ئەرزەکە تەحاکومەکە بۆ نمونە ئەم لیوایە لەم منتیقەیە جێگیرە ئەم منتیقەیە جوغرافیەکەی دابەشەکرێ لەدەم بزەی تەقتەقەوە تا دێتە سەر ڕێی سلێمانی جادەی سلێمانی بەناو قەرانجیرا تێپەڕێ سنووری فەرقەی یەکە ئەم فەرقەیە ناکرێت چی هێزێ لەو منتیقەیە بێ ئەو ئاخرێتە سەری چی هێزە تابعی ئەو منتیقەیە بێ جا بێچێتی و پارتیە تێکەڵە هەر یەکێتیە هەر پارتیە مشکلەمان لەوەیان نییە
زۆر باشە. دوا پرسیارم بگەڕێینەوە کەرکووکی ئێستا چۆن دەبینی؟ کەرکووکی ئێستا دوای ئەو هەموو خنکاندنەی تەبەن لە دوای خۆتە نەزانن شەڕ لە هەر شوێنێک بوو شەڕە ئێمە لە زەمەنی شەڕ لەوێ بووین ئەو کاتە ناتواندراوە پێویست خزمەت گوزاری بڕوا و حکوم بچڕا بوو لەگەر حکوومەتی عێراقیە هەر بینیان نەما بوو شەڕیش بوو لە مانتیقەکە و هەر ڕۆژە و پەلەمارێکە درا و ئەمە جارێ بەس لە خەمیەوە بن کەرکوو نەگیرێ ئەوەشمان کرد بەسەر بەرزیری دەرچوین لە دوای ئەوە هەفتەی 16 ئۆکتۆبەری بەسەرهات کە ئێمە بەو هەموو ئامەرە و بۆ هەموو دەرکردنە هاتینە دەرەوە لە شاری کەرکووک محافزێکی شۆڤینی خراپی عقڵ ناعقڵ زۆر چۆنە لەو ئەقلانەتەیە کە بەس عقلی یەک هینی بینیوە عشرەتەکەشی نەبینیوە هەموو جبهور فختێک فخت لە عەرەبیا پێڵەن بەچکە عشیرە ینی بەشێک لە عشرەتەکەی جزێکی بچووک کە مانتیقەکەی خۆیانێ بەس ئەوی بینیوە خزمەتی کردووە نەعەدالەتێکی زۆر لە خزمەت گوزاری لە شاری کەرکووک کراوە من ڕێبوارم بینی لەوە بێنەیە کاگڕێبوار باسی کرد بۆ وتی لە منتیقە عەرەبیەکانش خزمەتی نەکردووە لە منتیقە تورکمانیەکانش خزمەتی نەکردووە لە هیچیانی نەکردووە قیڕسیە لە کوردەکەی نەکردووە لەوانشی نەوتی ئێستا ئەوانش بەسەر شانی منەوە بێ بچم ئەوانش هەڵسێنمەوە ئێستا ئەم محافظە شەو ڕۆژی خسۆتە سەر ئەوەی کە چۆن خزمەت بکە و چۆن نەوەستێەوە من خۆشم کاگڕێبوار لە ڕەفیقە شیرینەکانمە لە سەرتاوە دەیناسم لەوەتەی هاتۆت هاتە مەیدانەی ناسم کوڕێکی ئیشکەری بەدینی پاک و خاوێنی بیرم دێ جارە داوەتێ بۆ من ساز کرا و بۆ بۆنێ ئەو یەکەم جا بوومە سەرکردایەتی ڕێبوار کە بینی برادەرەکەی کە داوەتی کە دوو هەندێک شتی مەشروبشتی دانا بوو ڕێوار بینیتی وەستانان ناخۆمەڕۆ نانیشینە خوارڕۆیی پڕی کوڕێکی پاکی بێگەردە بۆیە قەنەعەتم هەیە حکومڕانی لە ئێستاوە لە کەرکووک دەست پێیەکە زۆر بەڕێز کاک وەسارە سۆڵ ئەندامی سەرکردایەتیەکێتی سپاس دەکەم بە خێراتی سەرچاو سپاس بۆ تۆ کاکە بە خێراتی سەرچاو سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەی پرسی ڕۆژ زۆر بەخێر بێت بە خێراتی سەرچاو خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەین و کاتێک خۆشخواتان لەگەڵ